بەغدا وردبینی لا لیستی موچەخۆرانی رێم دەست پێ دەکات و پرۆسەکە 3 ڕۆژی پێویستە. کێشەیە زانیەکان چارەسەر نەبووە و بەغداش ناچێتە ژێرباری خواستی حکوومەت یێرێ. دوێنێ حکوومەت یێرێن لیستی موچەی موچەخۆرانی رێمی بۆ بەغدا نات. ئەمڕۆژ لە بەغدا بەڕێوەبەراتی ژمێرکاری دەستی بە پرۆسەی وردبینیکردن کردووە. بەپێی سەرچاوەیەکی وەزارەتی دارایی هەرێم پرۆسەی وردبینیکردن 72 کاتژمێری پێدەچێت و دوای تەواوبوونی پرۆسەکە بڕی پارەکە بە 3 قۆناغ دەخرێتە سەرژماری وەزارەتی دارایی. بەوتەیە و سەرچاوەیە دوای تەواوکردنی پرۆسەی وردبینی سەرەتا موچەی چاودێری کۆمەڵایەتی و فەرمانبەری مەدەنی و خانەنشینی مەدەنی و دواتر خانەنشینی سەربازی و پاشان نێزامنیەکان خەرج دەکرێت. هەوڵەکان بۆ دابەشکردنی موچەی مانگی 6 لە کاتێکدا هێشتا هێزانیەکان موچەی مانگی 5 وەرنەگرتووە. بەئەگەری زۆریشەوە بۆ مانگی 6 بە هەمان شێوە کێشەی دواکەوتنی موچەی هێزانیەکان بەهۆی نەناردنی تەواوی لیستەکان دروست دەبێت. حکوومەت یێرێم پاساوی نەناردنی لیستەکان بۆ سیاری زانیاریەکانی لیستی هێزانیەکان گەڕاندووەتەوە. بەڵام بەغدا تا ئێستا سوورە لەسەر داواکاریەکانی و داوای سەرجەم وردەکاریەکانی لە لیستی موچەخۆران دەکات.